ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن باشن دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز دنیایەک خۆشەویستی هاوڕێیان ئەوڕۆواندا قسە و باسکە دەکەن سبەی هەڵبژاردنە بەڵام لە تەک هەڵبژاردن هەندێک گفتوگۆیت کە دەکەین لەسەر دوو سێ دۆسیت کرد یەک لەوانە هەندێک مەسئول دەستنە پۆلۆنیا چ دەکەن لە پۆلۆنیا لەو دەستنە پۆلۆنیا دووش شێتی چۆن جێگیری بەڕێوەبەری گشتی چی دانایە بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەڵام بەر لەوە هاوڕێیان بە هەندێکی خۆش ڕوویدا بۆڵە نێچیر لەو ڕۆژانە لێدوانی دەڵێ مامەم ئاکە خەزووری 3 مانگ لەناو سیارەی نووسی لە شەڕی داعش ئەی هاوار کورە نێچیش کورە خاترمان بگرە نێچیش کورە نێچیش 3 مانگ گەلێک زۆرە 3 مانگ فی 24 سەعات تقریبا دەکا نۆهەت فی 24 1800 و 1960 سەعات فی ئەوەی بکە چرکەشی بکە گولەک زیاتر دەکە ها 5,000 12,000 دەکە بەس سیارەشی کچکە ئەوم دەکا مەسبەت لە خەمی داعش شەڕی داعش کاکە نێچیر خاترمان بکرن یعنی نەدەبێ یەک ڕۆژبی 3 ڕۆژبی 3 مانگ گەلێک زۆرە 3 مانگ کاکە وەڵڵی ئینسان ناو باخیرێکی هەر ڕاقەکان ناتوانێت 3 مانگ بیت سەرپەرشتی شەڕ بکە بەجددی ئەو فڕۆکەخانە فڕۆکەوەکە کورە نێچیر خاترمان بگرە کورە نێچیر کورە فشەکەر جە لە پشتەوە لای ڕۆژنامە نووسێکی دیار کە بە تەماوی کێڕایشکەوت نازانم سەدام 3 مامی لەناو برد لە ئەوی لەناو نەبرد بڕوان پێ بکەن لۆ ئەو مەسعودەی لەناو نەبرد بوو تاکە کێشەم ئەوەیە ئیدریسی کوڕم زۆر متعەلقە پێی ئارە وەڵا ئەجا لەبۆ من 3 مانگ وەڵی تەمەنای مردنی مامت دەکەن تەمەنای لەبەرەوەی کە ئاوڕیان پارە و سوڵتە باوکو کوڕ ناناسی نەک مام و خەزوور و برازە یان ئاوڕیان دوێنێ سیروان بارزانانی کورە سیرۆ بەخوا سپۆرتیە تو قسان نازانی بکەی نا وەڵی 5 دقە نازانی قسە بکەی ئێڵە نییە ئەوەیەک دەکەی دەرێ نازانم نە بەگریم نە پێ بکەنم کە خەڵک هەیە نەوتشجاعی سەدامی هەیە ئیکاچی من بەقوربات و حزب حکوومەتەکەت حکوومەتی دەبابەیە یعنی سوێکی ئابە تو نەدەبێت جەنراڵی تۆزبا ئەگە سوێکی ئاب نەبایە ئەگە دەباوەی تورکی نەبایە ئەمە خۆمان لە کوردستانی هەندە تەمەنەکە زۆر نییە دوو کاکە دوو گەڕەکی هەولێرتان کردە بەس گەڕەکی بەعسەکان ئەزە دووری مردەوێندەر کورە ئامۆزای سەدامی مردەوێندەر 1 ملیۆن عەرەب کە بەشی هەرە زۆریان بەعسەکانن لە کوردستان ئەگەنا کاکە زۆر ئاسایی عەرەب بێ لە کوردستانیش هەموو بەعسیەکان کە هەر دێن هەرچی تاوان دەگا پڕی ئەو هەولێرەتان کردیان کوردای ئەو عیب عیب یعنی ئەو ئیشانیان گۆ دەکەن بە قورئان ینی زۆر لە جاش و ئیستیخباراتەکان تێتان پەڕە ینی ئەدوو 78 چی بە پێش سوپایت ئێران کەتی 15,000 پێشێکی تورکی کەتی چ دەی ڕەخنە لە سەرۆک جاشەک دەگری 15,000 کەکەم هەوا دەکەین کادیری پەکەی نماون دەگێ پێسی لا سیارەی لە تێنێخن لەگەمیت ئاوانە هەموو کەس دەزانی چ دەیە تو باز لە خیانە کاکە یەکێک قسە بکە کە مێژوو شپا چێبی ئەس بڕۆکن هێڤیلۆڤی مرد بەجددیمە هاوسەرت هاوژی ئاو عاشقت عیب ینی قسەم بکە خەڵک لێت بکڕی لێ کاچی من ئەوە نییە دوو جلدی کوردی لەبەر ینی کوردپەروەری کوردە تو دەزانیت چ داڵانیە کرد لا خەڵک کردێ بەهەرحاڵ ئەوە نوکتە وەڵی سیروان بارزانی ینی زۆر کۆمیدیە توش بەجددیمە کاچی من یەکێک بێ قسە لەسەر مەوزوعەکە مێژوەکی پاچێ بێت و بە خۆت بابت و ئەوانە هەراتنە بەغدایە لە ترسی کن سەدامی لە ترسی باپیرت هەر لەوێن دەربن هەتا کوشتی لە تۆڵەی مامت خلۆ نارێوی شەهیدە وەرە بەحکاتەکەی بژەڕۆ لۆ چوونە بەغدایە چستان دەکرد لە بەغدایە وەڵای عەرەبیەکەت سەدقاتی هەمومان بەقووەترە هەر لە بن پیری بەعسیەکانیش گەورە بەهەرحاڵ خەنی بووی کاچی من خێر و بەرەکەتی ڕاپەڕینەوە گۆ بوو دەوەنگۆ بوو 2 ملیاردێر هاوڕێیان بێنە سەر ئەوەی پایەچێتی لەو ڕۆژانە کە
پۆستی جێگری بەڕێوەبەری گشتی فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەتاڵ بوو فرسەت بوو. بعد و پاڤێل فرسەتە چیان هینە ئینەن بابیان جیناتی تێدایە حەزیان لە فرۆکەخانە ئەوە فرۆکەوانە ئەگەر ئەبڵایان ئەبڵاوە بە هەولێری تورکمان و هەولێریەکان دەڕێ ئەبڵا لە جیاتی پووری ئەبڵا پەری بەرزنجی شانازی برای مەحمەد ئەوانە فرۆکەوانەشی بەسییانی نایە تا 2003 ناو بەعز بوو و تا 2005 نەوێرا بێتەوە سلێمانی هاوڕێیان نەوێرا بێتەوە سلێمانی بابیش ئەمی دەچێشی عێراق بووە بەخۆشی فرۆکەوان بوو فرۆکەوان گەمەنی هاوڕێیان ئەخر ئەمە هەموومان جیری بەعز لە بیرمانە کە ئەوە کولی تربیە قسمی ڕێاضەی هەبوو بە هەموو کولی تر بە هەموو بەشەکان دەبایە بەعسی بی ڕاگەیاندن دەبایە بەعسی بی ئێترەوە هیچ نەبوو بەعسی چیش کە سازش بکەیت کەم کەسیش دەبووە لەوانەیە بێ شەخسیەت بوون ئیمزایان دەکرد هەمویان دەبوونە باسی ئەمە لە هەشتاکان هیچ کەسێک نەبوو لە تربیە لە ڕاضە لە ڕاگەیاندن باسی نەبوو زۆرە فڕۆکەوان بی خیانەتە چی کردبی بەس تێناگەم ماڵی تاالبانی لۆندا حەزیان لەو فڕۆکەوانەیە تارق ڕەمەزان ئەوە تارق ڕەمەزان شاوڕیان بۆ زانیاریتان ئەمە بە بەڵگەش بڵاومان کردو بەڵگە چوو بوو دوکۆمنتێکی کوڕی تارق ڕەمەزانی بوو لەگەر ڕۆژنامە نووسەی چات دەکات چاتەکەی هەموو بڵاو کردوتی شاناز برای مەحمەد لەگەر پەرلەمانتارەشی بەڕێتانی هەوڵی ئازادکردنی بابیم دەدەن و بەردەدرێت لە ڕێگای شاناسیەوە هەیە ئەگەر شاناز ڕاز ناکەم ئەموو چاتەکەی بڵاو دەکەم کوڕی تارق ڕەمەزانیە نازانم لەوەندا ئاستانە فڕۆکەوان و بەعسیەکانە تا بابەت پاڤێل عقوبات وتی بڕوا بکە بیرمە وتی سوڵتان هاشم وتی بۆ سەدام ئیمزام نەکرد بۆ سوڵتان هاشم ڕێگریش دەکەم ئەوەی کە وەزیر دیفاعی سەدام بوو ئەنفال بوو وەفی قسامە ڕایی کە ئەندازیاری پرۆژەی ئەنفالی کورد بوو بڕوا بکەنەوە لە حوسێن ڕەشیدە بوو وەخت خۆی باسی کرد حوسێن ڕەشید مەسئولێکی بەرزی سەربازی وتی فکری ئەنفالی وەفی قسامە ڕایی بوو لە مەحکەمەی خەزرەزی کورە تاالبانی گوتیوانە شکایەتیان نەکرێ باسی بوون نازانم ئەو ماڵی تاالبانە لۆمدا گوتێ فڕۆکەخانەوانەکان هەموو وەرنە سلێمانی دابیش کۆبنەوەی پێکرد نوختر ڕئیس جمهوریە عێراق بووە و کورسی نییە کە بە هەموو یەکێتی کوردە 10 ساڵ لەسەر حکم بوو 2005 گرتی هەتا 12 هەتا جەڵتە لێی نەدا وازی نەینە هەموو کشتی بە قوربان کرد هیچ نییە ئەوەرەقەکە نەبی ئەوهانە ڕۆژی مرافعە گەورەکە چییە وەڵا گوتی کەرک و کوردستان هەموو خەبات و تێکۆشانی بەغدایە ئیلاهی ئەرێوەڵە کاک هەندرێن هیوا موفتی ئای هەندرێن ڕاستە لەگە قوبادی بەعسیەک و تاالبانیەک بەیەکەوە بەهێزن ڕسمەشی بڵاو کردەوە لە مەتاری سلێمانی هاوڕێیان ئەمە ناوێرم ڕسم بڵاوکەمەوە لەبەرەوەی ئەوەندە زەخت لەسەر فەیسبووکانمان هەیە بڕوا بکەن هەرچە بڵاو دەکەینەوە لێمان دەدەن ئێستاش نازانم یعنی سمان لێ دێتنە دەست سەو مەسرور بارزانی کە لە تەک ئەرهابی سیاسی تیرۆری سیاسی ئەرهابی ئەلکترۆنیشان دەست پێ کردیە دانی هەر وەختێک لە فەیسبوک بە تاوەتی ناومان ئەو پیاوم دەوێ بە ناوی قادر نادری پەیچێک دابنێ دەبڕۆ ئێستاکە بزانێک و فەیسبوک ئەوەتان دەکە یعنی قەزم لەسەر ئەوە ترسنۆکانە چەند ترسنۆکن وەرە 75 ساڵ عمری حزبت بی سەدان تەلەڤیزیۆنت هەبی لە پەیج ئەکاونتێک بترسن ئەوە شەی مەسرور وەیسە لە پەیج دەترسێت ئەو هەموو زەختەمان لێ دەکەن بەرحاڵ هاوڕێیان بینەوە سەر هەندرێن هیوا موفتی لەو ماوانە کردیانە جێگیری بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی سلێمانی و بەیەکەوە بەهێز نەگە قوبات تاالبانی تا ئەناڕێن ئەوی نورەدین و ئەو کوڕی زاخۆی مەسرور بارز هەرچی تەمسیرە و سیناریۆ بۆ جەزبکردنی خەڵک ئەو خەڵکەش کەتەوەی تەمسیرە بوو دایان نابوو قوبات تاالبانی ئەوەی ئەرەو لە ڕێزیان لە هەندرێنی بەعسی کرد ئەویان لەو هەموو ینی باشە بە جددیمە ناو ئەو هەموو یەکێتی کاکە وازە کورت بینن کە فڕۆکەخانە شتێکی گشتی هەستیارە کەسەشکە نەبوو قوبات و پاڤێلیان وشی بابتان جیناتان تێدا بەس ئەستان لە کۆنە باسی ئەوەکانە دوو بەس دەڵێن هاوڕان هۆکاری سەرچیەوەیە لە ترسی پارتی و میتە لەبەر ئەوەی ئەو شوێنە زۆر هەستیارە هەموو شتێک لە فڕۆکەخانە دەکرێت
نەکەرە سیاسی ئەمنی ئیداری تجاری بۆیە ئەوەی ئەندەنەوە نوێنەری هەرپایەکێتی نابیتن ماڵی تاالبانی نوێنەری میت دەبی نوێنەری پارتی دەبی هەر هەمووان دەبیت ئیتر ئەمە هەر ئەوە دەبینن تیرۆری کادرێکی پەکەی بکرێ ئەومان پێ ئەو جدرێن ئەو لەگە میت تەنسیقیان هەیە لەگە پاراستن تەنسیقیان هەیە بەس ئەوە نابینین هەرچی کۆنە بەعسیە لەو شوێنانەیاندا دەسپێنن لە ئەوی چییە لە ئەوی شوکارەکانیان بەڕێوچی یعنی بڕوا بکەن ئەوە زۆر خەتەرترە لە تیرۆری دەرکادری ئەو برادرانی قەندیل لەبەر ئەوەی هەموو زانیاری هەستیارەکان لە مەتاڕەوە ئەنتلاقەکە چێ دێ چێ دەڕوات چ دەبی چ نابی ئەوە بەشەکە لە پرۆژەیەکی شاردراوە کە کەم کەس هەست پێ دەکەم هاوڕێیان بەشی دوام بینە سەر ئەو بەرپرسانە لۆچی دەستنا ئەوروپای پۆلۆنیا هاوڕێیان لە هەموو ئەوروپای سێ وڵات زۆر بربورن پۆلۆنیا کرواتیا و ڕووس ئەوانە کچەکانیان زۆر جوانە بەڵام مەسئولی کورد ناوێرن بچنە ڕووسیا و ئەو کرواتیاوانە لە ترسی مافیاکان ئەڵێن لە ترسی ئەو قسەی دەوی خۆیانە کە بزانن مەسئولن و کەسەهاتین ڕووتیان دەکەنەوە ڕووت قەزم لە پارێ دیانە لە ئیدکە تۆم نازانم چیکە بەس لە پۆلۆنیای تا حەدێک ئەمنیەت هەیە تا حەدێک ئەمە لە بولغاریا بوومە بولغاریا شەوە دەیانگوت لە فندقەشی بناگۆ نایویستنە دەرێ نایویستنە دەرێ بەس پۆلۆنیا بۆیە خەڵک دەستە پۆلۆنیا ژنیان زۆر جوانە ئافرەتیان و سەری خواردن و ئشتانە شەرزانە و یەک لەو خاڵە ڕئیسیانێت کەش کاکێ من باسی کرد کاکە لێرە هیچ کورد نییە هۆی هامان لێ بکاتن و کەویتە دوومان بۆیە لە کاک زیای نوێنەری هەرێم کاک زیێ بابەت نوێنەری هەرێمیان نوێنەری شتی تکەی چاوەکە کورە باوە ڕێز لە ئەوەی بگرە چاوەکە ئەرێ وەڵای هاوڕێنان دەستنا ئەوەی لە بچ ڕابواردن کوردی لێ نییە کوردی ئازادی خواست کە هۆی هیان لێ بکا و کەویتە دویان و مافیای گەورەشی لێ نییە وەکو وڵاتانی رووسیا و وڵاتانی رووسیا و کرواتیا و ئەوانە هاوڕێیان ئەو مەسئولانەی دەستنەوێن دەر ئەمن بەناو و بەڵگەشم لە دەستە بەس بڕواو کە ناوێرم بڵاو کەمەوە چکو مەسەڵەن هەشتێکیان بڵاو کەیەوە شکایەتمان لێ دەکەن دنیایەک شکایەت نابیتن شتی شخصی خەڵکیش بڵاو بکرێتەوە بەڵام دڵنیا بن لەبەردەستمە ئەن لە بۆ ئەوم نییە یەک هەرێم کەمالاغا جگە لەوەی جوازت هەیە زوو ئەو فندقای هەرێم لەوە کچوکاڵی پۆلۆنی لەوە ڕابواردنێ بە خۆت و مسەنای بەرپرسی زیندانەکانی سووسێ هەردووچیان هاوڕێیان تەوان ئەو دووە ئەوڵایکی خوانبارەشیان پاڵ پێوەنەوە بۆ ناو پارتی زیندانی سووسەیان وای گرتەوە لێ هەموو عەقد و شتەکان لە بۆ خۆیانە پارەکەی دەچن چێکەن لەخۆیان لە ئافرەت سەرف دەکەن لە پۆلۆنیا ساڵ نییە 5,000 نەستنەوێندەر بە هەفتە لەگە کچوکاڵی پۆلۆنی و وڵاتانی تر چۆن هاوڕێیان ئاپەکەیە بە ناوی تۆربار ئاپا پەیزە نازانم بەڕاستی ئەمن ئەوکە سۆرە قاوەی یەشتە شیوایە بە ئەەکەی بە گەورەی دەنووسێ لەوێندەر عەقد دەکەن لەگەر کچوکاری جوان هەردوو لا ڕسمیەکە دەبینن کچەکە لە بژێڕین ئیتر ئەو کچە کۆمەڵێک شەرتی هەیە ئەنی شەرتیان وایە هەمویان بەگشتی تیارە پلەیەک لە شوێنی هەرە ڕاقی دەرەجە ئولا فندقی هەرە گرانبەها ئەوەی کە ئۆباما و ترامپ بچوونەنێ خواردن بە کەیفی خۆیان جلوبەرێک بە کەیف خۆیان دەکڕن سارەی کرێیان دەبێ و 2 هەفتەیەک بەردەستابی هەرچیان ویست دەکەن بالمقابل شەوەیەکە قڵەشیان دەنێ شوێ سەرخۆشیان دەکەن و پێیان ڕاپرن سەرف کە پارە میلەت داهاتی میلەت ئەوانش سەرفکە برای نەوزات هادی سەنگەر وازام سەنگەرە دەقیق نیمە بەس برای نەوزات هادی یەک لەوانێت کە زۆر دەستەوێندەر زۆر دەستەوێندەر هاوڕێیان تا سادی پیرە دەڵێن سادی پیرە و ملکی زۆر هەیە لە ئەوەی لە کرواتە چێزە بوو کوراوڕانەوەی لە هەمووی خۆشترە محموود سەنگاوی دەستە پۆلۆنیای
درێن کە جارێک لە جارەکان لەگەر ئەو بێگەر تاالبانی چۆ دوو دەڕاستی کردی ئەکرە مححمود دەڕاستە لە چی لە پۆلۆنیاڵە تخەوە مححمود کورە خوڵە سنگاوی دەڕاستە لە چێت و لە پۆلۆنیا ئەوە مەغریبی ژوایە هاوڕێیان برادێک دەگوت چیان گوت بوو چ دەکەوت دەچم مەغریبی چ دەکەوە چم تاڵعی خارجی مححمودیش دەڕاستەی کردێکە لا من خۆشتر هاوڕێم هێ من ئەورامی هێ من زوو لەوێن دەرا هێ من گوتی بەس یەک بزبن کەچی 150 خاک بردرا کورە تەریق نەبووە ئستقالە بدە کورە 150 کەچی هەڕەشەی لە 4 داجی کرد دەکرد 4 داجی کرد یان فشەی ئەوە خۆشوتی کاک مەسعود خانەکەی ئەوەندە گچکەیە هەژنۆ کە سوینە بە پێوە ڕاوەستایە وەڵا ڕاستەکە هێ من ئەورامی چ دەکەی لە پۆلۆنیای بەس پێم برێ لەگە زیای چ دەکەی کاکە چ دەکەی نسی ئەو فندقە ڕاقیانە ئەوە گوتبووی یەک لەوانەی دەستمێندەر کوردی لێ نییە ئەوە نییە وەڵاهی من لۆتین ڕۆژیان نییە یعنی لینک و شتمان پەیدا کردیە هاکە خۆمان بە پۆلۆنیا کرد گوتیان هێ من لێرەیە ئەجە بزانە یان ئەو مەسعودانەیکە چییە سواری ئەوە مەتار سەعاتەکە بلیتە چی دەبڕین بە 2 سەعاتی لەکن دەبین بە 2 سەعاتی هاوڕێنەوانە هەموو جوازش دەکڕن بۆ زانیاریتان جوازی ئەوروپی پۆلۆنی هیچی لە دەفتەرێکی کەمتر نیە دەفتەرێک وەسەرەوە لە خۆیان و ماڵ و منداڵ دەکردرێ لەوێندر بۆ زانیاریتان خەڵ دەڵاڵی کورتەیە ئەوە ڤیزە نا جەواز دوای 3-4 ساڵ دەبنە ئەوە جوازی ئەوروپی بە تەواوەتی وەرەگرن بدادی قامە دوای ئەو دەبتە جەواز ئیقامەی بدایی ئەوەیە ینی وەزانم 2 هەفتە دەوێندە دەبن دوای ئەوە تاو 4 ساڵ دوای ئەو جوازەکەیان دەدرێت تر دێنەوە کوردستان لە بۆ خۆشیان چوو هەر یەک لەوان 2-3 جوازیان هەیە هاوڕێن عێراقیان هەیە پۆلۆنی مەسەڵەن ئیقامەیان دەکنا مەسەلەن دۆمینیکاش هەیە وڵاتێکە دەکن بەحری کاریبی دەکن وڵاتی هایتی شتوالە ئەویش دەکردن ئەو گەلە گرانە ئاو کورەوە دەفتەرەکە هیچ نییە دەفتەرێک 2 دەفتەرە سەدەینە سەری نەزاتی عریفات نەزاتیش زوو دەستە پۆلۆنیا و ئەلمانیا ئەوی لا هیچ بزنسەکە ئەو بەس بەناو سەرۆشیەکە ئیداری هێشتایە ئەگەنانیە بزنسێکی خۆنیە لە هەرە شارە ڕاقی گرانبەهاکەی بەریتانیا سێخانی کردیە بەس 150,000 پاوەند تقریبا لەگەڵ 550,000 دۆلار باشە بەس ئەمن زانیتم سێخانی لە شاری بۆرسمۆس بازان بۆرسمۆسە چارەم شاری گەورەی هەموو یعنی گرانبەهای هەموو ئەوروپایە یەکەم شاری بەریتانیاش لە بۆ خۆی و ماڵ و منداڵی 8 منداڵی هەیە منداڵ و 2 ژنیازەم هەیە بڕوا بکەن هەر جەوازی لە دۆمینیکا کە وەکوتم وڵاتەکە نزیک هایتیە بە 12 دەفتەری کردی 12 دەفتەر تقریبا بە 1 ملیۆن دۆلاری بەس جەوازی کردی جەوازی برێم ئەوەی بەڵام ئیخۆی ڕەفسوە گرتەکە 2 منداڵ ئەوەی ئەم بزان بەڵام مەجموعەیەکیان تا ئەنەم مەسوولەکان هاوڕێیان لە وڵاتی دۆمینیکا جەزیرەی دۆمینیکای بە 12 دەفتەری دەکردن لەو هەر یەکەچیان 12 دەفتەر 120,000 دۆلار جگە لە معاملەی بەرتیر و ڕەشوەی لە بۆ ئەو خەڵکانیش 1-2 دەفتەریش لە بۆ جگە لەوەی لە پۆلۆنیا شەمووی بە دەفتەر هەموو عائیلیان هەموو ئەزەوە چێر و هەموو 8 منداڵیان هەیە بەچ تەمەرکۆچەریش بە سازم ڕەفسیوە کرد تەمەر بەداخەڵە تیڤار بە سوید گوتنی لۆ خۆی و ژنەکەی هەڵاز و ناهیدە کۆچەر ڕابزیاوا گرت ئەرێ وەڵا کاک زییا کاکە بابەکەم ئەتونێنەری حکومەتی واز دەهێ من بینە مەی بە ئەولای لۆ دەی بێ فندقان لۆ دەی بێ شوێنی ئەوە کاچ من چاوەکەم تونێنەری حکومەتی هەرێمی هاوڕێیان شتەشکە انتخابات بەیانی دەزانم دەبتە هەراوەریە تەزویر کراوە بوو هاوڕێیان جارش کەشم باسم کرد هەڵبژاردن شتەکی بەشێک لە خەباتە ئەنی ناتوانانی زەڕبی لێ دەیوێت تاوەتی بەڵام هەڵبژاردن لە شەرق ئەوسەد بەگشتی قەت نابتە خاڵێک لە خاڵەکانی ئەوەی
کە گۆڕانکاری ڕێشەی وەکو ئەوروپا تێدا ڕوودا لە ئەوروپا بە انتخابات کورە بە یەک ڕوودا میدیا و هەڵبژاردن دوو شتن لەیان حزب و حکوومەتیان گۆڕیە بەس دەکنەمە کاکە ناکرد ئەو هەموو فەزاعەتە ئەو هەموو هەڵبژاردنەک دەکرێ هەمووی یعنی نەتیجەی خۆی نابیتن ئامانجی خۆی ناپێچی بەڵام لەگەر هەموو حاڵەتێک خراپ نیە تو دیتان هەدەپا بە 8 پەرلەمانتار دەستی پێ کرد و تا ئێستا شکۆڵی نەدایە هەدەپا بەڵام ئەو دیتر لە هەموو شەرق تورکیا ئێران وای لەگە سەوزەکان کرد وەختی خۆی دەرچوون نەیدانێ مەسەڵەن هەدەپا دەردەچیتن نایدەنێ یان نیوان داخەنە زیندان و بە فرتفێر هەموو ئەوە پارتی هەروە ئەو گۆڕانە من کۆچ کرد و کاک قادری ئاجعەلی جارێک یەکمان دیت لە ستۆکهۆڵم چەند جارش بە تەلەفۆن قسە و شت کراتە گۆڕێ باسی کرد دوو شتی لەسەر هەڵبژاردن دێتەوە بیرم یەک گوتی مهندسێکی برادەری ئەلکترۆنیان هەبووە وتی برادەری مەشغوڵە بەرەو لە ناوچێتی بووە لە بەڕێتانیایە تاوان ئەوە لە 2018 بە بەرنامە نەخشەکەی دانا کە یەکێتی ئەوەندە نەوەی نوێ ئەوەندە گۆڕان ئەوەندە یەکگرتو ئەوەندە پارتی ئەوە تەوزێ کرد دەگۆ پێی گوتم زووتر بە منت گوت باە لۆنگۆشم زیاد دەکرد نسبەتەکەم هەندێک دەدانگۆ کاکم مهندسی ئەلکترۆنیا لە لەندەن وەڵی ناوەکەشی تراوایە زای دەنگوتی ئەمریکیەکان گوتیان لە یەکەم انتخابات دەنگۆ 35 بۆ 40 کورسی داهێنا تا ئەمە بزانە 35 بۆ 40 کورسی بە واتای لە پارتی وشتیان زیاتر هینەیە پارتی وشتی بە هەموو تەزویریان 58 هینە لە یەکەم انتخابات 58 کورسی هینە ئەجا ئەوە راپۆرتی لژنەی مەرکەزی پارتی دەرە 120 تەزویر بووە بەس ئی پارتی 120 تەزویر بووە لێیکەوە لەگەر ئەو هەموو تەزویری لۆ مەسعود بارزانی کرا ئەگەنا وەڵی بەق کەمالی دکتۆر کەمال میراودەری بەقەت مەسعودی هینا بڕوا بکەن 50 شینەی نابوو مەسعود بە قۆپیە ناجا بوو سەرۆکیاری 172 هینا کوڕە کاچی من وەڵی خەڵک نییە جەوە پارتیوشی تێ زۆر بێعقڵن دژایەتی هەر یەکێک بکەن خەڵک دەنجی پێ دەلەرقن چێ بتە ڕکابەریان خەڵک دەنجی پێ چکو بێزارە لەوان وەڵە داعش بێ وەڵا و ئێران و تورکیا بێن بزانن ژیانیان مەعاش و تەمینیان خەڵک وێلی هاتیە قبوڵی ئەوانە بکە بەس ئەوانە بڕۆن چکو 30 ساڵە تەواو بێزار بوونە بەهەرحاڵ یعنی هاوڕێیان ئەو هەندرێ نەکەبوو لە هەولێرێ مەسئولی هەموو کۆمسیۆن بوو هەڵڕا بکە ئایان گوتنیا ئەوە تەعلیماتی هەر هەموو دەچۆ مەکتەبی هەڵبژاردنی پارتی پێیان دەدا بەڕێ دەکرد جعفەر ئیمیچی ئەندرێنەوازم لە ئەوروپاش ئێستاوکە یەک مێژوو ڕەش بەقەت هەیکەلی خۆی لەناو ئەوەی پڕ لە تاوانی ئەو هەندرێنە تۆمار کرد ئای تەزویری کرد ئای فرتفێڵی لە ئەو پارتە کرد هەموو تەعلیماتیشی لە ئەوە لە مەکتەبی هەڵبژاردنی پارتی وەردەکرد کۆمسیۆن زیاتر نکتە خۆش شاڕێناوتیان مەسوور کرد لە دەرەوەی بازنەی منداڵەکانی مەسعودی و ئێتیمامی کەم پێ دەدەن بە خۆشیان هەتا مساعد مخدر و خلە دوو ژن و ئەوانەیە دەخواتەوە واڵا ڕاست و دکلیلی لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان وەگرت و سندوقەکانی بردو بە کەیف خۆی ئەزێتە غەڵەتیشی کردو لە نازانم ئەو قردێ لەوە شتەکانی کرێ دەدرێ ئەوەی کە دەبایە نەکرێتەوە کە ئۆکەی کرایە و تۆمار کرایە ئەوی گۆڕی بوو هاوڕێیان سبەینێ هەڵبژاردنە ئەم بۆ خۆمەکو گوتم هەڵبژاردن لە سیستەمی دیکتاتۆری زۆر زەحمەتە جارش کەش من جەماعەتی بایکۆتم زۆر بە شانازیشەوە نە حزبەک هەیە نە هەڵبژاردنەکو پرۆسا نموزەزەچیەوەی کردیە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش هاوڕێیان ئێمە لەو 4 ساڵەی ڕابردوو کۆمەڵێک دەنگ لە کوردستان بە هەموو کەم و کورتیانەوە بە هەموو سەرنجێک لە سەریان کە هەیە نمونەی پەرلەمانتاری جوان بوێر و قوربانی گەورەیاندا و ڕوبەڕووی مەرگ بوونەوە و مەسوور بازانی بەخۆی هاتە سەخت لە هەندێکیان و هەوڵی کوشتنیان درایە و حملەی گەورەیان کرا و لە ئێمە زیاتر ئەوانە و پەرلەمانتارانە میدیا سێبەری پارتی پێیان ڕشاینەوە تۆمەتیانەوە دروست کردینە گروپە گومەتابەتی و گروپی هیوە و لەناو پەرلەمانی کوردستانیش تا ئێستاش مەجموعەیەکیان کەسی باشن کاکە ئێمە یعنی بە هەموو ئەوەیەکیان لە کەسە باشەکانی بۆیە ئەوانەی باوەڕیان بە دەنگدانێ بڕۆن دەنگ بەوانە بدەن
بڕۆن بێ هیوایان مەکەن خەڵکێک لەسەر ئێمە ڕوبەڕووی لەسەر ئێوە ئەتوانین وەچ هەموو پەرلەمانتارە ملپانەکانی کە بن با هەبن مەجموعەیەکمان لەو دەنگە ئازادانە لەو بێرانە با لەناو پەرلەمان هەبی ئەوەی بڕوای بە دەنگدانە بڕۆن دەنجیان پێدەن خۆ پێش ناکەمە بڵێن یەک دوو سێ دە پاز دەکەن بەشە چەند خۆیان هەڵبژارتەوە ئیکاکە بێهیوایان مەکەن بڕۆ دەنجیان پێ بدەن بڕۆن دەنگ بەوانە بدەن ئەوەی کەلۆی دەسوڕێتن کەلۆی دەسوڕێت ئەوەی کەلۆی ناسوورێت بڕۆن لەسەر دەنگدانەکان بنووسن وەکو پرۆسەیەکی ئەوەی کە ناتی مەسەڵەن لاو لێرێکە کەس نابینی کەسێک بنمونە موئەهلبی لە دهۆچێ بەڵام هەتا پێتان دەکرێت هەموو ئەو دەنگانەی کە لەناو گروپی هیوا بوون بەگشتی ینی بەڕاستی دیتان چەند پارتیوچێتی وەڕز بوون ئێستا چەند قوبات پێیان دەڕشێتەوە چەند پێیان دەڕشێتەوە قوبادەی ئەمە سەیداوە و سێتاقان نۆمە بەڵام بەخۆی لە گوندی ئیتالی دوی گوندی جاشان دانیشتی چەند پێیان دەڕشێتەوە بڕۆن دەنجیان پێ بدەن لە ڕقیوان هەر لە ڕق خۆ من دڵنیام لە ڕقیوان خەڵکەکی زۆر بەیانی دەچی دەنگ دێدا بەڵام ئەوانەی بڕیان بە بایکۆتنی هاوڕێیان دەتوان هەروەکو ئستفزاز لەسەر دەنگدانەکان ئازادی بۆ زیندانیانی بادینان هەروەکو شێوەیەک لە ناڕەزایەتی پرۆتستۆ ئەوانەی کە دەزانن کەسی تێدانە یان بڕواتان بە دەنگدانە بڕۆن بەس لە بۆ ئستفزازی مەسرور بارزانانی بنووسن وەک ئەو دوێنە راپۆرتێک بڵاوبوویتەوە دەرێت زۆربەی ئەو خەڵکانی گروپی بایکۆت و گروپی سووتان بەرزترین ئاستی پیشاندا دوێنێ لە ئەوەی لەناو هێزی ئەمنیەکانی خۆیان هاوڕێن ئاخرێکێتی لە 5,000 چەکداری هێزی ناوخۆ ئەوەی 22,000 دەنجی هینایە یعنی 73,000 زڵدی بووە دەنجی نەدایان سوستاندیتی ئەو ژمارەکە گەلک بەرزە هاوڕێنە گەلێک ئەو ئابروچوونەکە وەک چۆن کۆن بە هەموو حزبەکان لە کۆیە لە مەرجەعی شوێنی تاڵەبانی و کۆسرەت و فواد مەعسومی گۆڕان بە هەموو حزبەکان گۆڕان لە هەمووانی زیاتری نابوو بۆ زانیاریتان بەس تاڵەبانی تەریق نەبووە هەموو حزبەکان لایەک بوون گۆڕان بە تاقتنە لەوانی زیاترین بڕوا بکەم بڕۆم بگەڕێنە سەر انتخاباتی 2009 تەریق نەبووە تاڵەبانی برێ بابە من دادەنیشم تەواو ئایای بردم نەوشیروان لەو خاڵای یعنی بڕۆن دیسان لە انتخابات بادەیان هەزار کردوسم برژی دەنگە بوێرەکانی بادینان ئازادی بۆ زیندانیانی بادینان بەڵام ئەوانەی پێشتان ئەوەیە کە دەنگەدەن یان کەسی جوان لە منتیقەتان هەیە کە لەو 4 ساڵی ڕابردوو لیان درایە ڕوبەڕووی مەرگ بوونەوە دەرکراینا تهمەیان لەو دروست کرا 4 ساڵ بەڕاستی هەندێکیان نموزەی باشیان پیشاندایە دەنجیان پێ بدەن با ئەگەر 5-6 نوێنە ریشمان دیسان لەوێ هەبێت ململانە لەگە پارتیوچی بکەن زۆر باش دەبیتن دەربچن وەکو تەحەدایەت شلۆ پارتیوێچێتی هاوڕێیان من قسەی کۆتاییم لەسەر ئەوەیە ببورن یعنی بەیانی دەنگدانە لە دەنگدان ئەوەی بڕوای پێیە دستە دەنگدان بڕۆن دەنگ بە و دەنگانە بدەن ببورن ئەوانەی بڕوایان بە دەنگدان هەیە ببورن داوای بردن دەکەم دەنگێکی شێوانی لۆتان هێدەم قسەی کۆتایی بڕۆن دەنگ بدەن ئەو دەنگانەی کە لەسەر ئێوە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە دیفاعیان کردێ خۆیان نەفرۆشت خائین نەبوون دەنگ بدەن بەس ئەوانەی بڕواتان پێ نییە ئەوکو من ئەم لەوێ دەبن دەچم یەک بە گەورەی بژی سیمبولانی زیندانانی بادینان بژی ئازادی وە زیندانیانی بادینان دەنووسم هەر لەسەر ئیستفزازی چکۆوانە هاوڕێیان هەموو دەرەچی بۆ زانیاریتان پارتی ئەوانە هەموو گورە پارتیوێکی زۆر بە بەرنامەن هاوە تێمەگەن ئەحسا ئەوە نییە برێ بدڕێنە هەمووی دەژمێرن ئەوەی خۆی دەترسێ بە دەستە چەپ بنووسی بەڕاست دەستە چەپ خەت نابیندرێتەوە بڕۆن بنووسن بە کەیف خۆتان وەکو شێوەیەک لە ناڕەزایەتی شێوەیەک لە هەڵسۆزیرە بە ئەو زیندانانە ئەوان تش دەنگ بدنەوەی بەڵام بێشەرەفیە سەدبارەی دەکەمە کورە زۆر عیبەست دوای 30 ساڵ بچی دەنگ بدەیە دزسەردان بژی دەنگ بدەیە بێڕەوشتان دەنگ بدەی بەو حزبانەی بە دەبابە هاتینە دەنگ بدەی بەو حزبەی کە شارێکیان پڕ لە بەعسی کردی وەکو پارتی دەنگ بدەی بەوەی خەڵک نەوێری لایک بکە لایک لەسەر لایک بووی خەڵک گیرایە لایک ئەی هاوار دوای 40-50 ساڵە شۆڕش 30 ساڵ لە 10 ساڵ وەرە خەڵک لەسەر لایک دەگیرە ئەی هاوار
ئاودنیە کارەبات نییە لە کاتێکدا کوجارەکەیت کەش باسم کرد کاکە هەر کەسێک دێتە ئەو ئەوروپایە یەکەم دەقەی ئاو کارەبا مەعاش خواردن ئەمنیەت هەمووی دەپارێزی کورە بابە 30 ساڵ تێپەڕی بۆیە چەند ئەیبەیان بێ بە درۆیەکی قوبادی تا ئەو قوبات هەرەتە بسبێنێ یەک قسەیت کە بکەی قوبات بە قورئان زمانت دەردەینن پارتی هەر هەندەشیان هەر نەگرت بۆ بخوان ئۆکەیان گوتیان بڕۆ بەکەیف خۆت قسە بکە بزانن دوو کەس بە جواب هات دوو جوار جوابیان لەبەرێزان سەنگت نییە سەنگت نییە قسەکان ئەوە نییە تا بەس جەماوەریشێتی قسەک تابیە بکرێ و قسانە ئەگەر بە دوتە ببۆیە بەس ئومێد خۆشناویان پێرە تێبەردای ئەگەر نەبزانە قەت پارتی تووڕە بۆ ئەو هەموو قسەتان پێگوت هیچ لەبەر اتفاقەوە هاوران فلیم باشترین وێنەیە یان کتاب کە دەخینەوە ئەو نوع ئەگەمانەی قوبات کردی لەگەر شاناس بڕواکە هەموو بەس لەوە جەزبکردنی جەماوەریەکێتی بوو بزانە پارتە تەقەی سەری هات قەت جوابیشی نەدانا هاوڕێیان قسەی کۆتاییمان لەسەر ئەو زیندانیانەی بادینان دەبیت بزانن جێرە شێروان ڕابگرن خاوەن چی ئیرادەکە چەند نەترسن ئەوانە بوونە مەدرسە ئەوانە بوونە تارمایی لە بۆ ماڵی بارزانی بڕواکەن ماڵی بارزانی بە تایبەتی مەسرور بارزانی هاتە ئەوروپا بەس برێ زیندانیانی بادینان بەس برێ شێروانی ئەوە نییە هەموو قەلبیان تێکەچی بەس برێ سەردەش عوسمان ویدات قەلبیان تێگەچی بوتە فۆبیا لە بۆیان ترس و تۆقان جێ بدەنە شێروانی ئەو 2-3 دقەی ئەخیری بزان چ قارەمانێکن چی لێگەی مەسرور یانی دێکوژی بەخوا دەهەندە لەسەر گران دەوەستی بزان ئەوانەی ئەو بادینیانەی 75 ساڵ بێ دەنگ بوون ئەلە وەختەی هەموو دەڤەری سۆران ئێستاکە لە بێ هیوایی دەژی ئەوان هیوایاندا هاتنە سەجادە لە زیندانەکانیش بووینە مەدرسە هەرچی عقوبەدان هەبوو کردن بەڵام ئەوان باشترین پێناسەی ئێوەیان کرد ڕسوایان کردن هیوایاندا هەمومان بوونەتە سیمبول چۆن پەکەکە لە زیندان پێڕاگەی ئەوانە شەروا بوون جێ بدەنە شێروانی 3 دقەیە هاوڕێیان بزان چ قارەمانێکن ئیلهام لەوانەوە گرن نەک لەو هەموو سەر و خۆ بە سیاسی فشەکەرەی کە جورئەتیان نییە 1 ساعت قوربانی بدەن من قەزم لەوانەیە کە بەس قسە دەکەن کە ڕوبەڕووی مەرگ نابنەوە ئەوانە یاری لەگە مەرگ دەکەن یاری لەگە مەرگ دەکەن ئەوانەش وەکو ئێوەن هەیە لەو ئەوروپای ناوری لایکە کە ئەوە لە ناو دهۆکن لە ناو دهۆک و هەولێرێک کاکە ئەوانە عەرشی دیکتاتۆریەتی مەسرووریان ئەوە کرد ترس و تۆقانی مەسرووریان هەپڕون کرد چیت کە دەکەی مەسرور چیت کە دەکەی فەرما ڕەنجەرەوە بکەن من بەرلەوەی بچمە سەر ئەوە یەک قسەی شێروانم بەبیر هاتەوە جارێک گوتی قادرا من گەنج بووم قازی لەوەی داهات کە چەند ساویلکە بووە بە پێیان لە ئاکرێ ڕاچی مەسە گۆڕی مەلا مستەفای کەس ئێستا و شێروانەی لێ دەرچوو من گەیشتومەتە قەناعەتێک کە بەجددی بەرامبەرەکەت یاخود دوژمنەکەت یاخود پلانگیڕەکەی بەرامبەرت دەتوانێت لێت بدات ئایلت دەست بەسەر بکە بتگرێت ئیفادەت بگۆڕێت حکومت بدات بە چەندین ساڵ بەڵام یەک شت هەیە ناتوانێت بکات و دەستەمویە بەرامبەر ئەم شتە ئەویش ئەوەیە کە لەناو ناخی ئێمە لەناو ناخی هەر مرۆڤێکی زیندوی بەزات ئێمە هێزێک هەیە ئەم هێزە زۆر گەورەیە بە هیچ شتێک داگیر ناکرێت بۆ شتانەی کەوتم بە هەموو ئامێرێکی فشار بێن ناتوانن ئەو هێزەی ناو نەخمانە داگیرکەن ئەوە لەوانەی ژیان فێر بووم بزات لەو ئەشکەنجە و لەو تەقریبێکی شامانە فێر بووم لەوەی بەڕاستی بەرامبەرەکەمان نەیتوانێت سەر بکەوێت لەبەر ئەم هۆکارە ئەم هێزێکی زۆر بەقووەتە لە قامچی دەستەکانیان بەقووەترە لە چاوسۆرکردنەوەیان بەقووەترە لە مداهمەکانیان بەقووەترە لە ئەجندا و هەرچیان زۆر بەقووەترە هێزی قەناعەتە هێزی بڕوا بەخۆبوونە هێزی بەرخۆدانە هێزی ئاشتەواییە ئەگەر ئەوان توانی لەو کاتەدا کە ئێمە قەناعەتمان پێبێنن بەو ئارگومنتانێک کە هەیەە ئەو کات ئەوان زاڵە احتراب دەکەن بەڵام ئەگەر چی ئێستایمە لە زین دان لە بەندی خانەدان هەر ناوێکی لێ بدەیت بەڵام نەیان توانیە قەناعەت بۆ ئێمە دروستکەن کە ئەوان ڕاستن نەیان توانیوە یعنی دەستەمووی ئێمە بکەن بەڵام توانیوانە ئەزیەتمان بدەن توانیوان چەند کیلۆ گۆشتێک لە لەشی ئێمە بکەنەوە توانیوانە ئایلێ ئێمە گۆشا بخەنە سەر دەور و بەرمان تەلیفۆنمان لێ ڕاگرن یعنی خواردنمان ناخۆشکەن جێگەی خەوتنمان ناخۆشکەن
بەڵام دڵنیابن ئەوان دۆڕاون لەبەر ئەو هێزەی لەناو ناخماندا لە گەشانەوەدایە لە زیندووبوونەوەدایە و ئەو هێزە پێمان وایە جۆرە ڕۆناکیەکە جۆرە ئومێدێکە بە ئێمە دەبەخشێ و جۆرە زۆرفێکی بە بەرامبەر دەدا. یعنی ئەوەی لە کوردستان دەبینین هەموو شتێک نمایشە. من پێم سەیرە کە ئەو خاوەن ئەم دەستگا و کابینەوانە کە لە کاتێکدا دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن باسی تێرمی ئایدۆلۆژی دەکەن، باسی تێرمی زانستی و ئەکادمی دەکەن، باسی کۆنفرانسی پەروەردەیی دەکەن، بکەنینم پێ دێ بەڕاست چونکە ناخی ئەوان دەزانم چۆنە لە مامەڵەکردن لەگەڵ ئێمە دیار دەکەوتەوان چەند دڕندەش دایمەن ترسنۆکە دڕندە پێم وە دایمەن یعنی ئینسانی دۆڕاوە پێم وانی ئەوانەی کە لە زینداندا ئەوان دۆڕاوە پێم وایە ئەوەی کە لێرە چ بڕیار دەدا ئیرادە بڕیار دەدا و هێزی ناوەکی بڕیار دەدا کە تۆ لەکوێنی من نازانم مستەقبەلی ئێمە چی دێدێ بەڵام ئەوە دەزانم کە ئێمە سەرکەوتوون سومعەتی ئێمە لە دەرەوە پێم وایە جۆرە تۆڵەیەک بۆ جۆرە وەڵامێک بۆ ئەو هەموو ناحەقەی بەرامبەر ئێمە کرا. وەسەلام. هاوڕێیان ئەوە دەنجێ و قارەمانەی بادینان بوو کە ڕۆژێک لە ڕۆژان پارتی بوو. ڕۆژێک لە ڕۆژان پارتی بووە لە گەنجی بە پێیان داکرێ ڕاچتە سەرگۆڕی مەلا مستەفا ئێستاش بووتە ئەو وانەیە کە ئەرشی پارتی ماڵی بارزانی هەژاندیە. ئازانم چیت کێرەگەرەکەن دە هەندێک گەورەتر دەکەن چێ خۆشەکە لەوەی داهاوڕێنەوە پارتیۆشێتی دش بەچێ بن خەڵک خۆشی دەوێ ئێتیمان بەچێ بدەن بەلێشاو ئەو حەملەی لەسەر مەسرور کرا دەولیەن دەزان هاوڕێیان جارەکە تریش باسم مەسرور بارزانی کۆمپانیایەکی هێنا مانگانە 5 دەفتەر دۆلار لە قوتی خەڵکی دەدایە بەس سومعەی لە ئەوروپا بەرزکەنەوە ئێستا ئەوی دەرکردیە کەشکە هینەیە هاوڕێیان سبەی دەنگدانە بەناو بڕۆن عەرشیان بەهەژێنن بایکۆت بە سزایان بدەن کورە شەرم کەن دەنگ بە دز و زەردە و گەواد و قەحپان بدەن شەرم کەن دەنگ بە خائین بدەن یعنی خائین چییە ئێمە بەس بەعسیەکان و جاشەکان دەبین با یەک بە پێشش سوپای تورکیا ئێران یەکێک دەبتە ملیۆنێر گەنجەکی ئەوەندا دێتن دەبتە ملیاردێر کوڕەکانیان ئینسان کو شەرم لە خۆی ناکاتم چی دەنگ بەو حیزبە بداتن کۆمەڵک قسەی بری قەدارەوە چی دەنگ بدە لە بۆی بابە بڕۆ زەر بەچی لێدە خۆ کەس نازانیت ئەوڕێیان قسەی کۆتایشم تاوە بیرم ماتەوە من دوا بوو مەسەلەی مادەی هۆشبەر باسکەم بەڵام ئەڵقێشتر یەکێک لەو کەسانێک کە تۆمەتبار دەکرێت کە پاڵپشتیان دەکە کاک محەممەد ئۆتمانە ئەوڕۆ تەلەفۆنی کرد چکۆم تەلەفۆنم ڕۆ کردبوو وەکوی ئەو مامۆستا ئارامی پێدەگۆترێ ئەو دووە کە تۆمەتبارن بەوەی پاڵپشتی مافیاکانیان کردیە نەک بەخۆیان کردیان تەلەفۆن و دەنجیان هەیە هەمووی دەکەمەیەک ئەڵقا ئیکاک محەممەد ئۆتمانی لەگەڵی بڵاو دەکەمەوە لەوەرێ بە خۆشی کۆچی ئاسایی یان دە پرسیارم لێکردێ جوابی دایتەوە بۆیە ئەوەی مادەی خۆشبەر بە تایبەت بڵاو دەکەینەوە کە چکارە ساتێک لە دەڤەری پشتەرەوە لە بۆ هەموو تیان دەڕوا بڕوا بکەن یعنی ئەو پەرلەمانتاریەکێتی زان عەبدوڕەحمان دەڵێ بەس ئەو ماگەی 17 تەن مادەی خۆشبەر لە پشتەر و لە کوردستان داخلی هەرێم بووە لەوێش انطلاق دەکە لە بۆ دەڕوا تورکیا و سووریا و لیبیا و لوبنان و لە ئێران دێ و دەڕوا ینی کۆمەڵی کەس بینەوەی هاوڕێیان دەنگدانە سبەی بڕۆن ئەوانەی بایکۆت دەکەن لەسەر ئەگەر پێتان کرا بنووسنە سەر بۆکەی بەس دەبۆ ئستفزازی مەسرور بارزانی و پارتی ئازادی بۆ زیندانیان بادینان ئەوانی تریش دەنگ بەو دەنگانە بدەن کە دەنجی جوان بن لە حیزب لە ڕێکخرا و لەوانەی با کۆمەڵێک دەنگ لە ناو پەرلەمانتاری عێراق بیتن لە بەرامبەر ئەو پارتی وشێتیانە بوەستنەوە بوونی پەرلەمانتار ئەو حسانەیە زۆر کاروباری ئێمایانی بەشەکە لە خەبات بەس هەمووی نییە گۆڕانکاری لە ئەوروپا بە هەڵبژاردن دەکرێت بەس لەوێن دەرخەباتەشی لاوەچیە سەرکەوتن بۆ ئێمەیە سەرشۆڕش بۆ پارتی وێچێتی و گۆڕانە ملپانەکانە دڵنیابن چۆن بەعسیەکان شەرمەزار بن ئەوە ئەو پارتی وێچێتیانش خۆیان و مناڵەکانیان شەرمەزار دەبن سەرکەوتن ڕۆژێک دادێت پارتیۆچێتی بوون وەکو بەعسی بوون و جاشی بوون دەبتە شەرمەزاریت ئەو پارتیۆچێتی بوونی ئێستا دەڵێن نەک ئیکۆن
شەوت شاد کات.